بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. شتێکی لە ژیانی مناڵە زۆر گرنگە لەوانەیە ئێمە چونکە هەموو شتێکمان هەیە و لە بەردەستمانایە یان پیا تێپەڕیوین زۆر ئیتیمامی پێ نەدەین. ئەویش بریتیە لە دیاری. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کاتێک میوەی تازەی ئەو وەرزە پێگەیشت بێ بۆیان هێناوە خستویانەتە خزمەتی یاوێتی بە بچووکترین مناڵی مەجلیسەکە، واتە بەرەبوومێکی تازە پێگەیشت و داوێتی بە بەرووبوومێکی ئادەمیزاتی تازە پێگەیشت و خواردوێتی. بۆ چکە مناڵ چاوی کە لە شتێ بوو ئیتر تەرکیزێک چێتە سەری، حەزێک چێتە سەری، ناتوانێت دەسی بۆ نەبا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مناڵی لەوە بێبەش نەکردووە. مناڵ مەفروضە دیاری لە ژیانیا بەشێکی گەورە بێت کە چۆ ئەچیتە ماڵەوە بەدەستی بەتاڵ مەچۆرەوە. کورد دەڵێ بەدەستی بەتاڵ مەچۆ بێ دیاری پێویستە بۆ یادگاری. ئەمە بۆ ماڵی خەڵک نییە، بۆ ماڵی خۆشە هەروایە. هیچی تێناچێ ئەگەر چوار شیرینی، چوار نقڵ، چوار پسکیت، بەڵام شتی تەندروست لە گیرفان تا هەبێ، لە جانتاکە تا هەبێ، لە سیارەکە تا هەبێ کە چوویتەوە بیدی بە مناڵەکانت دڵیان خۆش بێ کە لە کاتی گەڕانەوەی باوکیانە دەمیان شیرینە بێ. کوردیش بەمە ئەڵێ کاکە دەمی شیرین کەن. بۆ چکە تۆ کە لە دایک ئەبیت خورمایەک ئەنێن بە مەڵاشوتەوە. بۆ ئەوەی کە چێژی ژیان بەوە دەست پێ بکەیت، بڵی وەڵاهی ژیان زۆر شیرینە، من کاتمە دنیاوە یەکەم جا دەمم شیرین بوو. بۆیە ئیسلامیەت هاتە ژیانی تۆ ئەبەستێتەوە بۆەوە بۆی کە دوایی تووشی خەمۆکی نەبیت، ژیانی بەخۆش بێتە بەرچاو دایمە. چونکە دایمە کە شتە بەستێتەوە بە شتێکەوە. ئێستا مناڵ کە شیری دایکی ئەبینێت یان مەمکێ بینێت یەکسەر چیەکە؟ یەکسەر لیکی ڕژێ. دکتۆرێکی شەبینێ بە سەدرریەکەوە یەکسەر ئەترسێت شوازانی دەرزی لێ ئەیا، چکە پێشتر بەو سەدرێ و دەرزیان لێیاوە. دووشتەکان ڕم پتەکا پێکەوە. وەیە خوای گەورە فەرمێ خودو زینەتەکم عینده کولی مەسجدین وەکولوا وەشربوا. لە کاتی هەموو نوێژێکە ئێوە خۆتان جوان کەن، اینجا بخۆن و بخۆنەوە. منداڵەکە دەڵێ باوە پارەیەکم بەرێ با بچم شت بخۆم، ئەڵێ ئینشاڵڵا باچی نوێژەکەمان بکەیت، اینجا بچۆ شتەکە بخۆ. بۆ ئەوەی کە مکافەئەکە پاداشتەکە دیارەکە ڕەبت بێ بەچی ئەوە بە عیبادەتەکەوە. یەڵڵا ئەوەی ئەمڕۆ مەزانە ئینشاڵڵا هەمی بەڕۆژوو بێ چی بۆکەین؟ هەدی بۆ کڕین، جلی جوانی بۆ کڕین. واتە جلی جوان کە تۆ هەر بۆ یەکڕی لە جەژنە ڕبتێکی دۆ بەچیەوە بۆ ئەگەی ئینشاڵڵا هەمومان بەڕۆژوو بین، اینجا نوقڵە کڕین، اینجا جەژنەکەین، اینجا بەیانی هەڵەسین، اینجا شتی خۆشە خۆین، اینجا چین سەردانەکەین، اینجا ماڵانەگەڕین، اینجا ڕبتێکی تۆ بە عیبادەتەوە. بۆچی ئەمە دڵمان خۆشە؟ چکە ئێمە الحەمدولیلا ئەوە مانگێکە بەڕۆژووین، مانگێکە عیبادەتەکەین. مناڵ ئەم لینکە لە بینی عیبادەت و لە بینی جەژن و خۆشییا بۆی دروستە بێ. سوبحان الله، من لەمە تێ ناگەیشتم. ئێستەشی لەگەڵا بێ کاتی خۆی مناڵ بووم، چوون بۆ لای مامۆسایەکی ئاینی بەڕەحمەت بێ، لە پاڵ تەنیشتی خۆیان جا نەخۆشیش بوو، کۆمەڵێ پاری وردی دانابوو، بەس پارەکان زۆر سپی و جوان و ستیل بوون. ئەو کاتە پاری 10 و 5 و ئەوە 10 فلسی و 5 فلسی ئەوانە هەبوو. دەستی کرد بە قوتۆکەیە دانەیەکی لەوانەیان بێ. ئێستەش لە یادمە، باوەڕم پێ بکە بە $1 یەسی ناگۆڕبووە. ئەزانم ڕۆژی جەژن بوو، ئەزانم بێ شواو بوو، ئەزانم چۆن بوو، ئەزانم ئەو نەخۆش بوو بەلامەوە. جژنیشم بەلاوە خۆشەویست بوو، مامۆسایانی ئاینیشم بەلاوە خۆشەویست بوو، لەبەرەوەی کە خۆی سەوا بزانین لەوە چێم لە هەر بەوە بمبەلا. هەر مامۆسایە کاتی خۆی شتێکی ئاوای چاکی لەگەڵا کردو. نازانیت. بۆیە ڕەبتکردنی شتەکان پێکەوە زۆر گرنگە. من بیرمە کردەوەم باشە کورد بۆ چی لە جەژنانە ئەیە؟ ئەوە زانیمان لە بەراتە خوای گەورە بەراعەتە و لەو کاتەیە مەسەلەن لە کۆمەڵە لە بەندەکانی خۆشە بێ ئێمە ژەچین شتە بەخشینەوە بە مناڵە بۆی کە خوای گەورە لە ئێمەش خۆش بێ، لەبەری دڵی مناڵ خۆشەکەین. ئێوە ئەزانن عومەری کوڕی خەتاب ڕەضی الله عنه لە بەرەبەیان و لە شەوی جەژنە پاری یاوە بە مناڵەکان و تویتی با چیان حەزلێتی بچن بیکڕن چونکە ئەمڕۆ ڕۆژی خۆشی ئەوانە فإن ذلك يوم فرحهم. سیری کورد چەند جوان ئەم جەژنانەی هێناوەتە ناو خۆیەوە و هەمووی پارە ئەبەخشێتەوە لە کاتی جەژن و دڵی مناڵی پێخۆشەکەین. دقەتان ناوە قەت لە فەراغەوە نەهاتووە. تۆ زانی مناڵ کە لە دایکە بێ خەڵکەچێ دیاری بۆ ئەبا سەدانێکە ئەزانین لە چێ هاتووە؟ کاتی خۆی مناڵ کە لە دایکە بوو ئەنجا سونەتەکرا،
کە سونەتەکرا خەڵک دیاری بۆ برد. علەمایان قسەیان لەسەر ئەمەیە، ئەڵێن ئەو دیاری کە بۆ مناڵە برێ ئایا حەقی مناڵەکەیە یان حەقی دایکێتی یان حەقی باوکێتی. ئەو دیاری کە بۆ مناڵە برێ پێڵەن چی؟ پێڵەن پۆیلانە. ئەو پۆیلانەیە حەقی چێیە؟ حەقی مناڵەکەیە. دەم خۆش ئەبێ بۆ مناڵەکە سرف کرێ، باوکو دایک نابێ بۆ خۆیان بیخۆن، بەس ئەکرێ پێداویستی مناڵەکەی لەدا بینکەن. ئەمە لە چیەوە هاتووە؟ ئەم پۆیلانەیە لەوە هاتووە کە کاتی خۆی مناڵ لە دایک بووە، دوای بە ماوەیەکی کەم سونەت کراوە، ئینجا خەڵک چون سەدانیان کردو شتیان بۆ بردووە. واتە کوردەواری خۆمان زایدەن علەمایان هەموو شتێکی چاکیان ڕەبت کردو بە دیاریەوە بۆ مناڵ. بۆ یەک کە لە مزگەوتەکانە ئەبیت مناڵێکە بینیت یەت لە فەرزەکانە بەشداریەکە دەستکە بە گیرفانتە بڵێ ئەو قەڵەمە بۆ ئەم بە جوانی خۆم کە هەموو ڕۆژێ ئەم 5 فەرزەیە من لە مزگەوت بینی ومە ئەتێکی جوان دەربێنێ بیە بە مناڵێکی تر بڵێ ئەم کوڕە جوانە زۆر عاقڵ بوو، ئەی بینم ماشەڵڵا بە ڕۆژووە ئەو بۆ خۆ دەستکە بە گیرفان تا شتێکی خۆشی بەرێ دڵی پێ خۆش بێ، قەڵەمێ قرتاسەیە شتێکی بەرێ کەین بێ بەلاتەوە کەم نەبێ. ئەو پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە جلو بەرگ و کراسێکی بۆیە نەفەرمون ئەم بەرگە بکەینە چێ؟ ئەم بەرگە بکەینە بەری چێ؟ ئەتەڕەونە من نەکسو هادیهی، خەمیسەیەکی بۆیەنن هەر یەکە و ناوێک کەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەینە ئوم خالید؟ ئوم خالید مناڵەکەیە کە باسمان کردی هێنن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کراسەکەی بەدەستی خۆی لە بەرەکە جا فەرمێ سەنا سەنا، جوانە جوانە، بە زمانی حەبەشە، چکە لە حەبەشەوە هاتوێتەوە. ئەویش ئەوە دەست بۆ عەلەمەکانێ بە ڕەنگی پرتەقاڵی و سۆڵجی تیای ئاوە دەستی پیانێ. یان ئومەیمەی کچەزای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوا ملوانکەکەی بۆ دێ فەرمێ ئەیکەمە ملی خۆشەویستترین کەسی خۆم ئەو مناڵە بانگەکە ئیداتێ، بە تایبەتی کچ. قەت ئەمەتان بەلاوە کەم نەبێ کاچنەوە گوڵێکیان بۆ بەرنەوە، قردێلەیەکیان بۆ بەرنەوە، شانەیەکی جوانیان بۆ بەرنەوە، مجەففەیەکیان بۆ بکڕن، جلێکی جووتێ پێڵاو جووتێ گەرەوی ئەو بەلایەوە زۆر خۆشە کە باوکێ چێتەوە شتێکی بەدەسەوە یان هەدیەیەکی بۆ کڕیەوە بە مناسبەیەک. بەڵام دایمە مناسبەکانتان بەستنەوە بە سەرکەوتنەکانیانەوە، بەڵێ ئینشاڵڵا ئەگە دەرەجەی بەرزی هێنا هەدیەیەکی جوانە بۆ کڕم. جا گەویستە قۆڕکەی بەسەر باوکیشیا کە یەکەم بوو جا شاشەیەک و ئاپادێک و مۆبایلێکی بۆ بکڕە، ئیتر قەت نایبینی دەرەجە بێنێتەوە، لەبەرە قەت نەچێن هەدیە ئاوادا بەشکن، بچۆ شتێکی بۆ بێنە قورئان بخوێنێ، حەدیسی تیا بێ، شتی فێرکە، یاریەکی بۆ بێنە کە ئەو مناڵە لێوەی فێر بێ، پێی گەورە بێ، عەقڵی بجوڵێنێ، شتێکی بۆ مێنێ لە پەلوپۆی بخە، تۆپێکی بۆ بکڕە، ئەنواعی تۆپ هی ئەنواعی یاری، با دڵی پێ خۆش بێ. ئەگەر وعدی شێ پێیە بڵێ کوڕم تۆش وعدم بەرێ یەکەم بیت، وعدیشم بەرێ ئەم مانگە هەمی بەڕۆژوو بیت، شەوەکانیشی زیون وکەیتەوە، چی تێ بۆ بکڕم؟ ئەڵێ وەڵا باوکە حەزم لە پاسکیلێکەوە، سەد چاو پاسکیلێکە، ئەی تۆ حەزت لە چییە؟ وەڵا من حەزم لە جلێکی جوانی داپۆشراوە سەد چاو، بۆ یەکڕم لە ماڵەکەی هەڵی شێواستم، ئەڵێ بۆم کڕیون ئەلوانەیە دامناوە، دوای ئەگە بەنسی بێنە بوو خەتاکەی خۆتە ژناوتە بۆم داناویت، من وعدی خۆم جێبەجێ کڕیەوە بۆم کڕیویت، بەڵام ئەوە خۆتی لێ بێ بەشەکەی. بۆیە دایمە مناڵ یەکێک لە شتە زۆر جوانەکان کە پێوەی ئەبەسرێتەوە هەدیەیە، بۆیە بە تایبەتی لە کاتی مناسباتە، لە کاتی جەژنەکانە، بەس نەچن مناڵ بۆ عید و میلاد شتی بۆ بکڕن، هەپی بێرتیوی بۆ بخێنن وەڵامە ڕۆژی لەدایک بوون تەکێکمان بۆ هێناویت هیچ کاتێک. بەڵام هەر کاتێک خۆچی بۆ ئەمرۆ مناڵەکانە برد هاتیتەوە اینجا پشتی سارەکە و پڕکە لە دیاری وەکو کوردەواری اینجا دابەشی کە بەسەر خەڵکە هەدیەیان بۆ بێنە بۆ ڕەبتی ئەمرەکە و حەجەکە دەبەستیتەوە بەچیەوە؟ بەستیتەوە بە دیاری بۆ گەورە و بچووکەوە. سەم نەزانم چیە کاتی خۆی لە حەج هاتۆتەوە و دیاریشی بۆ هێناوم، کامەری بۆ هێناوم، ڕەسمی بۆ هێناوم، شتێکی بۆ هێناوم کە تەسبیحێکی بۆ باوکم هێنابێ، هەموویم لە بیرە. بۆیە پیاوچاکانی پێش ئێمە ڕەبتی چاکەکانیان کردۆ بە دیاریەوە. بۆیە بابەتی دیاری لە ژیانی مناڵە یەکێکە لە ڕوکنە ئەساسیەکان کە مەفروضە لێ بێبەش نەبن وەقەتیش ئیهمالی نەکەن. بۆیە مناڵ لە عەقیقەوە کە لە دایکە بێ هەتاوەکو ئەو کاتەی کە ئەمرێ چاوەڕێی ئەوەیەکە کەسێک چوو بۆ لای سەدانێکی کرد دیاریەکی بۆ بەرێ. ڕەبتکردنی سەرکەوتنی مناڵ بەوەی کە بەدەسێ هێنێ خاڵێکی گرنگە. ئەدی بزانین
دوو تیپان هەیە یاریەکەن چی باتەوە ئەوەی کە بردیەوە من هەدی بۆ کڕم، ئەوەی کە بردیەوە داوەتێکم، ئەوەی کە بردیەوە جلی یاریەکە و کالەکانی ئایدی من. تیپی یەکەم طبعاً دوای ئەوەی کە بەریەکەوتن و مباراتێک و تیپێنێکی گەوریان بۆ سازەکەی لە ئەخیرا ئەو تیپەی کەیباتەوە کاسێکیان بۆ کڕین. ئەمە زۆر گرنگە، ئەمە لە ئەسڵی سونەتەوە هاتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچووە ماڵی مامی عەباس، مناڵەکانی عەباس لێی کۆ بوونەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا باوشی بۆ کردنەوە، ئەوی زوو ڕاکا بۆلام ئەوە ئێمێ ڕایانە کرد بە سورعەت خۆیانەیە بە سنگی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوش باوشی بۆ کردنەوە ئەنجا چوونە سەر سنگ و سەر پشتی. پێغەمبەری خوا هەدیە دانێ، یعنی پێشبڕکەی پێکردن بۆی کە هەدیەیان باتێ. ئێمە بەڕاستی ئەم خاڵە لەوانەیە لامان ون بێ. یاڵا من و تۆ چین یاریەکەین، بەڵام ها کە من گۆڵم کردوایی بە گوپە ها نەخێر بە شیرینیە قەت شتێکی ئازار بەخش بەلگەم مناڵەکانتانە مەکەن تامی یارێکی لە بەرچاو بخەن. دایمە شتێکی بۆ بکەن کە بڵێ حەزی لە چییە، حەزی لە چی بوو، من تۆ لەسەر ئەوە ئەگەر من دۆڕام بۆ تەکڕم، ئێگە تۆ دۆڕای وەنیە بۆیە مناڵەکەش ئەبێ فێری بەخشین کەیت. مناڵ بەوەی کە زۆر دیاری بۆ ئەکڕی بەبێ مقابل، بەڵام ئەگات دەیبێ نابێ هەموو شتێکی مناڵیش بەستیتەوە بە دیاریەوە. ئەمەش خەتەرە. مناڵ بڵێ وەڵا باوکە ئەمڕۆ نوێژەکانم کرد چی بۆ هێناوم، چی بۆ کڕیوم، ئەی ئەمڕۆژ بە ڕۆژوو بم چیم بۆەکەی. نابێ هەموو شتێ ڕەبت بێتەوە، بەزە بێ تاو ناتاو شتێکی بۆ بکەی کە دڵی پێخۆش بێ، بۆ ئەوەی کە هەم عیبادەت و چاکە و سەرکەوتنەکان و دەرەجەکان و خوێندنی مەکتەب و شەهادەکەی و پێشکەوتنی لە بوارەکانە بەستێتەوە بە دیاریەوە و هەمیش خۆی فێری بەخشین بێ. ئینسانێکی ڕەزیل و چروکی لە دەرنەچێ، دەخیلەیەکی بۆ بکڕە بەلادی کوڕم چی بەخشیوە، چی داناوە بۆ مسلمانان، چی داناوە بۆ مناڵی مسلمانان کە ئێستاکەنە پێویستەکە حەزەکەی وەکو تۆ جەژنکەن، با مناڵەکەش لەگەڵ تۆیان فێری بەخشین بێ. بۆیە مناڵ هەر کاتێک ژیانی بە تەشجیع و بە دیاریە و بەستەوە پێ ئەگات. هەموو کەسێکی ژەژیانی خۆیان شکستێنێت، وەکو عەرەبەڵێ لکولی فارسین کەبووە، هەموو سوارچاکێک گلانێکی هەیە. بەڵام بۆچی ئێمە پێمان گرتووە و زووش پێمان گرتووە؟ چکە تەشجیع کراوین. هەر کاتێک کەوتوینی و هەستاوینەتەوە باوکو دایکمان هەبووە کە باوشی پیا کردوین توانە ئەڕوا هەردوو دەستیان بۆ گرتوینەتەوە، اینجا باوشیان بۆ گرتوینەتەوە، ئێمەش بە تەشجیعی ئەوان زانی بێتیشمان ئەکەوین، هەر ڕۆیشتون و هەر ڕامان کردووە و هەر هەوڵی خۆمان داوە. بۆیە ئەمەش بەشێک بووە لە بەخشین و بەشێکیش بووە لە هاندان و بەشێکیش بووە لە پاداشتی مناڵ. لە کاتێکە مناڵێکە بینیت دوو کەس چەپڵی بۆ لەیە، دوو کەس بە دیارێ و چاویان لەسەریتی باوشی بۆ گرنەوە بۆ ئەوەی کە جاری پێشوو کەوت، بەڵام ئەم جاریان نەکەوێت. بۆیە زۆر گرنگە خۆشەویستەکەم بابەتی دیاری و بابەتی گەورەکردنی مناڵ، عەقڵی مناڵ بەم یاریانە و منافەسەکردن لەسەری و دواتر فێرکردنەوەی مناڵ کە جارێکی تر ئەم جارە خۆی بێ بە خاوەنیشت و ئەم جارە خۆی دیاری بەرێ، کارێکی گرنگە. بۆیە نەکەن دیاری لە ژیانی مناڵتانە ئیهمالکەن، چکە بەڕاستی ئەگەر لای تۆش بیرە لای نەبێ، لای ئەو زۆر بەبایەخە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.